ئەندامەتی تورکیا لە هاوپەیمانێتی ناتۆدا بووەتە تایبەتمەندیەک بۆ ئەو وڵاتە کە ببێتە خاوەن هێزێکی دووڕەهەندی کە هەم لە ڕووی سیاسی و هەمیش لە ڕووی لەشکریەوە. بەڵام ئایا ئەمە بوو مانایە دێت کە بگوترێت حکوومەتی تورکیا هەرچێکی بوێت بیکات بۆی بچێتە سەر؟ سەرۆکی تورکیا داوا دەکات هەرێمێکی ئاسایشی بە قوڵایی 30 کیلۆمەتر لە باشووری سنوورەکانی خۆی دابنێت و هەروەهاش ژمارەیەک داواش هەن لە ئەندامانی ناتۆ تا داواکانی هەردوو وڵاتی سوید و فینلاند پەسەند بکات بۆ ئەندامەتی لە ناتۆدا. دکتۆر جەبار قادر پسپۆڕی کاروباری تورکیا لە ڕێی سکایپەوە ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنەکشنە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت و یەکەم پرسیاریشم دەمەوێت لەسەر سیاسەتی تورکیا بکەم. زۆرێک لە چاودێران لەو بڕوایەدان ئەردۆغان یاریەکی سیاسی ئاڵۆز دەکات لە نێوان جیهانی ڕۆژهەڵات و جیهانی ڕۆژاوادا. بەڕای تۆ تاکەی دەتوانێت بەردەوام بێت لەسەر ئەم یاریە سیاسیە؟ بەڵێ پێم وایە پەیوەندی نێودەوڵەتی ئاڵۆزەکان دەرفەتێکی زۆری بۆ ئەردۆغان دروست کردووە کە بتوانێت ئەو یاریە بکات، چونکە ئێستا هەموو لایەک هەوڵە دەن وەکو دەڵێ دڵنەوایی بکەن، هەموو لایەک هەوڵە دەن لێی نزیک ببنەوە و کەڵک لە پێگەی تورکیا وەربگرن. لەلایەکەوە ناتۆ هەوڵەدا بە هەموو شێوەیەک ڕازی بکەوە، لەلایەکەی تریشەوە رووسیا زوو هەندێک ئیماژی دەداتێ و هەندێ داخوازی ڕەنگێ هەم ڕۆژاوە هەم رووسیاش بۆی جێبەجێ بکەنەوە بەشێک لەم داخوازیانەی بەداخەوە بە زیانی کورد دەشکێتەوە. بەڵێ باشە دکتۆر، هەروەکو ئاماژەم پێکریانی تورکیا پەیوەندیشی کردووە هەم بە رووسیا و هەم بە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاشەوە بۆ باسکردنی ئەو هەرێمەی کە دەیەوێت بە دای بمەزرێ، هەرێمێکی ئاسایشی دابمەزرێنێت. ئێمەش دەزانین هەم سووریا و هەم ئەمریکا ژیانی ناکۆکیەکیان هەیە لە سەر سووریا ببوورە، هەم رووسیا هەم ئەمریکا هەم لەسەر سووریا و هەم لەسەر ئۆکرانیاش ناکۆکیان هەیە. جا تۆ پێت وایە ئەم داوایی تورکیا بەلای کامیانەوە گرنگە، یعنی کە ئەم داوایە بۆی بچێتە سەر یاخود ئەم هەرێمە لەوێ دروست بکرێ بەلای ئەمریکاوە یا بەلای رووسیاوە؟ لەو ناوچەیە کە ئەردۆغان بەتەمایە ئەو شوێنە ئەو گۆڕانە دیمۆگرافیە بکات، چونکە باس لە جێنشینکردنی 1 ملیۆن ئاوارەی سووری دەکات لەو ناوچانەیە باڵا دەستی بۆ رووسایە نەک ئەمریکا. وەکو دەزانین ئەمریکا لە ڕۆژهەڵاتی فوراتەوە زیاتر لەوێ و تورکیاش ئێستا باسی زیاتر ڕۆژئاوای فورات دەکا و لەو ناوە وەختی خۆی ڕێگەی پێدرا هەر ڕووسەکان ڕێگەیان پێدا، ئەمریکەکانش لە لایەکی ترەوە هەندێک ڕێگەیان پێدا. بۆیە یان مەترسی ئەوە هەیە کە ڕێگەی پێ بدرێەوە. ئەردۆغان هەوڵەدا لەم ئەز قەیرانە نێودەوڵەتیە ئەوەی بۆی دەکرێت بیکات. تەبعاً داخوازیەکانی وەکو دەڵێ بنمیچی داخوازیەکانی زۆر بەرزە. ئەو دەزانێت زۆر لەو شتانەی داوای دەکات، بۆ نمونە کۆمەڵێ کورد کە هاوڵاتی سویدن ئەوانە ڕادەست ناکرێنەوە، بەڵام ئەو لەوە تێدەگا کە سوید و فینلەندا لە کۆتاییدا ڕنگ بێ کۆمەڵێک نەرمی بنوێنن و چالاکی ئەو ڕێکخراوانە ڕاکراوە کوردیانە بەرتەست بکەنەوە. ئەوە بۆ ئەو لەم کاتەیە ڕنگ بێ خاڵێکی گرنگ بێ و هەوڵی ئەمەش وا دەکا ئەو وڵاتانش کە هەوڵیان دەدا زیاتر لە کورد نزیک ببنەوە جارێکی تر بە حسابەکانی خۆیاندا بچنەوە و هەڵبەتە ڕەهەندی نێوخۆی تورکیا ڕەهەندێکی زۆر گرنگە، چکە ئێمە دەزانین دوای ساڵێک هەڵبژاردنێکی چارەنووسساز لە تورکیا هەیە و ئەردۆغان دەزانێت کێشەکان زۆر گەورن و ئەگەر هەندێک کردەوەی گەورە نەکاوە کاریگەری لەسەر کۆمەلگای تورکی دروست نەکا، ڕنگ بێ زیانی گەورەی پێ بکە لەو هەڵبژاردنەیە. هەرچەندە هەموو ئیماژەکان باس لەوە دەکەن کە ئامادە نابێ دەسەڵات ڕادەست بکا بە ئاسانی. بەڵێ دکتۆرە، وەکو باسمان لەوە کریانی ئەردۆغان با بڵین سەرێشەیەکی بۆ ناتۆش دروست کردووە، وەکو ئاماژت پێکری ئێستا ئەو داواکاری فینلاند و سوید دەڵێ قبول ناکات تاوەکو داواکاریەکانی ئەو جێبەجێ نەکرێ. باشە لە بەرامبەردا ناتۆ دەتوانێت لەگەڵ تورکیا چی بکات؟ پێم وایە ئەوەندە نەرمیان نواندووەوە، ئەوەندە پێویستیان پێەیە. تورکەکانیش هەڵبەتە ئەمە زۆر باش دەزانن وە خەڵکیان هەیە و بیری لێ دەکەنەوە ئەو استراتیاجیانەدا دەنێن واتە هەروە ئەو هەڵوێستە توندانە پیشان نادا بە پێچەوانەوە هەڵوێستەکانی وا دەکەن
کە هەموو ئەو وڵاتانە حسابی زۆر بۆ دەکەن چکە دەزانن کۆمەڵێک کارتی بەدەستەوەیە ئێستا بە تایبەتی لە نێوان رووسیا و ئۆکرانیا و لەسەر دەریای ڕەش و ئێستا لەم ڕۆژانەیە ئەو مانەورەی کە وڵاتانی ناتۆ دەیانەویست لە دەریای ڕەش بیکەن تورکیا دەیەوێت ڕێگە نەدا بە پێی ڕێکەوتنامەی مۆنتریۆ کە باس لەوە ناکە و دوای ئەوە لە ناتۆیە هەیە کە ئەو بڕاردانی مانۆڤر ئەوە بە شێوازێکە کە هیچ دەوڵەتێک بەتەنیا ناتوانێت وەکو دەڵێ ڕای بگرێت. بۆیە پێم وایە هەم ناتۆ هەم رووسیا کۆمەڵێ نەرمی دەنوێنن و بە کۆمەڵێک لە داخوازیەکانی ئەردۆگان ڕازی دەبن هەڵبەتە باشە تۆ پێ دوایە داخوازیەکانی ئۆردۆکان وەکو دەزانین داواکردنی هەندێک کەسە ینی لە وڵاتانە لە فینلەندا و سوید کامە بریتین لەوانی سەر بە فەتحوڵا گولێن و هەروەها کوردیشی تێدایەدا تۆ پێ دوایە ئەم وڵاتانی ئەوروپا کە سوید و فینلەندان دەستبەرداری بەها مرۆیەکان ببن و ئەو کەسانە ڕادەست بکەن لە بەرامبەر ئەوەی کە تورکیا ئەندامێتیان پەسەند بکات؟ ڕنگ بێ ئەوە کەمترین داخوازیەکە بێ بەڕاستی باشترین بەڵگەش ئەوەیە وەکو کا کوردۆی شووتی ناوی بەڕێزێکە دکتۆر سراج بێلگین کە 7 ساڵە کۆچی دوایی کردووە لەو لیستەیە هەیە واتە ئەو لیستە کارێکی زۆر جددی نییەوە بەو شێوەیە بیری لێ ناکرێتەوە کە دەخوازرێ ئەم مەسلەیە ئەوەندە زەق بکرێتەوە مەسەلەکانی تردا پۆشێ ئەگینا من پێم وانە چکە ئەوانش دەزانن قانونی نێودەوڵەتی هەیە قانونی ئەو وڵاتانە هەیە ئەو کەسانەی بوونە بە هاوڵاتی تورکیا بۆ نمونە داوای پەرلەمەنتارێکە کە ئەسڵان ڕۆژە لە ڕۆژان هاوڵاتی تورکیا نەبووە مثلا ئەو هاوڵاتی ئێران بووە بەڵام لە تەمەنێکی زۆر هاتووەتە سوید و بووە بە کەسێکی سویدی و بە ئەندام پەرلەمانێکی چالاک لە سوید لەبەرەوە ئەین پێم وانە ئەوە خاڵێکی زۆر گرنگ بێ بەلای تورکەکانەوە ئەوە گرنگە بەلای ئەوانەوە کە ئەم داخوازیانە ئەبێ بەوەی کە سوید و فنلەندا هەندێک سنوور دابنێن بۆ چالاکی هەم ڕێکخراوە کوردیەکان هەم ئەو ڕێکخراوانەی سەر بەگولەنن من پێم وایە هەرچی باسی ئەو مافی مرۆڤ و ئەو بەها مرۆیانەی کە ئەو وڵاتانە هەیەە باوەڕ هەبێ لە بەرامبەر بەرژەوەندیە هەمووی هینەکرێ هەڵبەتە لە دژی بنەما ئەساسیەکانی دەستورەکەی خۆیان شتێ ناکەن بەڵام کۆمەڵێ شتی تر دەکەن کە دەتوانن جۆرێک لە چوارچێوەدانن بۆ چالاکی ئەو ڕێکخراوانە ئەوەش بۆ ئەردۆگان ئەو کاتە هەنگاوێکی گرنگە و دەتوانێت لە نێوخۆی تورکیا باش بیفرۆشن. بەڵێ دکتۆر جەبار قادر پسپۆڕی کاروباری تورکیا زۆر سپاس دەکەین.